بەڵام با بگەڕێنەوە سەر کەرتی وزە بە تایبەت چونکە کەرتێکی زۆر گرنگە و مەلەفێکی گرنگی کۆبوونەوەکانی سەرۆک وەزیرانیشە لەگەڵ سەرۆک کۆماری تورکیا بۆی دەست بکرێتەوە بە هەناردەی نەوتی تورکیا. بۆیە میوانداری بەڕێز دکتۆر هیمداد فەیسەڵم کردووە کە پسپۆڕی یاسای نەوت و گازە لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت. دکتۆرم کاتت باش، سڵاوت لێبێ. دکتۆر پێشە مشتە پێمان بڵێ ڕاوبۆچوونی بەڕێستان چییە و سەردانەکەی سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان چۆن دەبینن بۆ تورکیا و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان؟ سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. دیارە هەڵبەتە دوای هەڵبژارنەکان لە تورکیا بە تەئکید ڕاستە هەمان پارتی سیاسی با بڵێن لە هەڵبژارنەکان براوە بووە، بەڵام بە تەئکید استراتیجەت و با بڵێن تێڕوانینی جیاوازی هەیە لە بۆ بەڕێوە بردننی وڵات لە هەموو سێکتەرەکان و بە تایبەتی سێکتەری ئابووری و لە زمنیشیانە سێکتەری نەوت و گازە. هەرێمی کوردستان بە نسبەت سەبارەت بە تورکیا پێگەیەکی گرنگی هەیە، هەم لە ڕووی سیاسیەوە، هەم لە ڕووی ئەمنیەوە، هەمیش لە ڕووی ئەقتصادیەوە. سەردانی بەڕێزیان بۆ تورکیا بە تەئکید کاریگەری خۆی ئەبێت بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان بە تایبەتی لە بواری ئابووریە و لە بواری ئابووریاش لەناو با بڵێن بە شێوەیەکی سەرەکی لە سێکتەری نەوت و گازە. بەڵام خۆتان نەزانن ئەم سێکتەرە ئێستا با بڵێن کە بریتە لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا وەستاوە. بۆیە ئێمە نازانین لە کۆبوونەوەکان با بڵێن لە کۆبوونەوەکەی بەڕێز سەرۆکی وەزیران لەگەر سەرۆکی کۆماری تورکیا چوبزەراوە سەبارەت بە دۆخی نەوت و گاز لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر، ئەوە نزیکەی سێ مانگە بێت کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا وەستاوە. لەم نێوەندەشدا عێراق و هەرێمی کوردستان زیانمەند بوون، کەواتە پێ دوایە کە تورکیا ئەوێت دەست پێ بکاتەوە؟ هەڵبەتە وەستانی نەوتی هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە بە تەئکید زیانی بۆ عێراق، بۆ هەرێمی کوردستان و بۆ تورکیاش دەبێت، بەڵام زیانەکانی هەرێمی کوردستان و عێراق مقارنە ناکرێت بە تورکیا، دەتوانین بڵێن زۆر زیاترە. بەڵام لە ڕووی تەکنی با بڵێن لە ڕووی سیاسیەوە دەتوانین بڵێن عێراق براوە بووە لە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بەو پێی کەوا واوێ نادەکرێت لە لێدوانەکانیان کەوا بۆ یەکەم جار حکوومەتی عێراق توانی کۆنتترۆڵی تەواوی نەوتی عێراق بکات بە هەرێمی کوردستانیشەوە کەوا هەناردەکردن و بە بازارخستن لەژێر دەسەڵاتی خۆی دابیت. ئەوەی سەبارەت بە هەناردەکردنەوە ئایا تورکیا نیازی وایە؟ ئەوەی کەوا تەماشە دەکەین لە لێدوانەکان هەم لە هەردوو لایەنی تورکی و عێراقی ئەگەری دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جەیهان نزیکە، بەڵام دۆخەکە شتێکی تر دەڕێت. بۆ نمونە دوایین دانوستانیان کە دوێنێ بووە بە ئامادەیی با بڵێن وەفدی هەرێمی کوردستان نەگەوتونە با بڵێن نەگەیشتونەتە دەرئەنجامێکی تەواو لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. هەمان ئەو داواکاریانەی کەوا پێشتر حکوومەتی تورکیا هەیبوو لە عێراق سەبارەت بە ڕەزامەندیدان لەسەر هەناردەکردنەوەی نەوت، هەمان ئەو داواکاریانە هەیە، بەڵکو زیاتریش بووە، کەم نەبووتەوە داواکاریەکان، داواکاری تریشی هاتۆتە ناوێ. بۆیە من پێم وایە لە ئێستاوە دۆخەکەوا پێمان دەڵێت کەوا هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کاتێکی تری دەوێت، دەگەرێتەوە سەر با بڵێن ڕەزامەندی عێراق، با بڵێن مووقیفی عێراق سەبارەت بەو داواکاریانەی کەوا حکوومەتی تورکیا هەیەی بۆ دووبارە دەستپێکردنەوە. باشە دکتۆر، پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا جیاواز لە ڕابردوو ئێستا جیاوازترە، گۆڕاوە، بە تایبەت تورکیاشکەیەوێ پەیوەندیەکانی لەگەڵ جیهان بە گشتی ئاسایی بکاتەوە، کەواتە ئەم پەیوەندیانە لە هەرێمی کوردستان چۆن ئەتوانرێت قۆناغێکی دیکە ببینێت، بە تایبەت و عێراق و هەرێمی کوردستانیش لەگەڵ تورکیادا بچنە قۆناغێکی دیکەی پەیوەندیەوە لەگەڵ تورکیا؟ هەڵبەت پەیوەندیەکان وەکو وتم ئەوەی ئێستا کە هەیە سەبارەت بە دۆخی با بڵێن سێکتەری ئابووری بە تایبەتی نەوت و گازە، یعنی پەیوەندیەکان ئەگەر با بڵێن
نەوتی هەرێمی کوردستان دووبارەوە دەست پێ بکرێتەوە بە هەناردەکردنی و بە ڕەزامەندی تورکیا بە تاکید پەیوەندەکان دەستنە قۆناغێکی بابڵین باشتر لەوەی کە ئێستا هەیە بەڵام ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی ئایا تورکیا دەست لە داواکاریەکانی خۆی هەڵدەگرێت سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت کە کۆمەڵێک داواکاری هەیە تورکیا لە خستۆتە بەردەم عێراق ئایا تا چەند عێراق ڕەزامەند دەبێت لەسەر ئەو داواکاریانە بەشێک لە داواکاریەکان جێگای ئەوە نەکەوە عێراق ڕەزامەندی لەسەر پیشان بدا کەوا تورکیا داوا دەکات عێراق دەست لەو بڕەپارەی کەوا محکەمەی تەحکیمی پاریس لەسەر تورکیا فەرزی کردو وەکو غەرامەیەک کە تورکیا بیداتە عێراق هەڵبگرێت من دڵنیام کە حکوومەتی عێراق دەست لەم داواکاریە هەڵەگرێت بەو پێی ئەگەر مقارنەی ئەو زیانانە بکەون کە بەر بابلین ئابووری عێراق کەوتووە لە نەتیجەی ڕاوەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان زۆر زیاترانی خەریکە دەگاتە نزیکەی 3 میلیارد دلار دەتوانین بڵین 2000 بەقەدەر ئەو بڕەپارەیەکەوە محکەمەی تەحکیمی پاریس فەرزی کردووە بەسەر تورکیا عێراق دەکرێت دەست لەو داواکاری هەڵبگرێت بەڵام حکوومەتی تورکیا داواکاری نوێ خستۆتە گەڕ ڕاستە بەشێکی گرنگی ئەم داواکاریانە و کێشەکانیش یاساییە واتە عێراق و تورکیا باس لە کێشەی یاساییەکەن ئێستا دۆخەکە گەیشتوتە و ئاستەی کە ئەم کێشە یاساییانە چارەسەر بکرێت هەڵبەتە ئەو کێشە یاساییە یەکلایی بۆتەوە یعنی بڕیار هەیە و بڕیارەکە لە ساڵحی ئەڕا لە بەرژەوەندی عێراقا هیچ گرفتێکی نییە لە ڕوانگەی یاساییەوە بەڵام دەمێنێتەوە قۆناغی تەنفیزکردن جێبەجێکردنی بڕیارەکە ئایا تورکیا کۆمەڵێک داواکاری هەیە چونکە ئێمە لە بیرمان نەچێت کۆمەڵێک کۆمپانیا کەوا ئیدارەدانی بۆڕی نەوتی ئەو نەوتێکەوە ئەو بۆڕیە نەوتێکەوە نەوتی هەرێمی کوردستانی پیا تێپەڕە بێت لە دیوی تورکیا کە ئیدارەی ئەو بۆڕیە ئەدەن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیانەوە تەنانەت لە بەندەری جیهان لە ڕووی بارکردن و با بڵێن ئەمبارکردنیەوە ئەو کۆمەڵە کۆمپانیانە خاوەنەکانیان کۆمەڵێک کەسن کەوا پێگەیەکی دیاریان هەیە لەناو حیزبی عەدالە و تەنمیە لە تورکیا داهاتی ئەم کۆمپانیانە ساڵانە نزیکەی 1 میلیارد دلار دەبێت و حکوومەتی تورکیا ئەوە دەزانێت کە بەوەستانی نەوتی هەرێمی کوردستان بۆ ماوەی ساڵێک ئەو زیانانەی کەوا بەردارای عێراق دەکەون نزیکەی 12 میلیارد دلارە حکوومەتی تورکیا ئەم کۆمەڵە حساباتانی کردووە دێوە وەکو با بڵێن چەکێک بەکاری بێنێت لە بەرامبەر کۆمەڵێک تەنازولات کە بە حکوومەتی عێراق بیکات تەنازولاتەکان دەکرێت ئابووری بن دەکرێت سیاسی بن و دەکرێت ئەمنیش بن یعنی ئەم کۆمەڵە داواکاریانە بەرامبەر ئەم کۆمەڵە تەنازولاتە هەیە لە دیوی عێراق با بڵێن وەکو حکوومەتی عێراق ئایا تا چەند دەمێنێتەوە تا چەند بە داواکاریەکانی حکوومەتی تورکیا ڕازی ئەبێت چونکە حکوومەتی تورکیا داواکاری نوێ ئێستا هێناوەتە بەرباز کە ئەویش حکوومەتی عێراق پێویستە تەواوی خەرجی با بڵێن بۆڕینەوت بدات لەو ماوەی کەوانەوتی هەرێمی کوردستانی تێدا وەستاوە حکوومەتی عێراق لەسەر ئەو داواکاری تورکیا بە تەواوی ڕەت کردوتەوە بەڵام داواکاری تری کەوا دەست هەڵگرتنە لە بڕی قەرەبووەکە کەوا محکەمەی تەحکیمی پاریس فەرزی کردووە بەسەر تورکیا نەرمی هەیە دەڵێ ئامادەی لە دانوستاندن بکەین لەسەر ئەو بڕەپارەیە بەڵام دوایی ئەوەی دەستپێکردنەوەی نەوت تەماشای دۆخەکە دەکەین تەماشای پەیوەندیەکانە دەکەین بۆیە من دڵنیام عێراق دەست لەو داواکاری هەڵەگرێت داواکاریەکی تری تورکیا ئەوەیە ئەو داوای کەوا عێراق لە محکەمەی تەحکیمی پاریس بردووەتەوە لە 2004 تا 2018 کەوا حکوومەتی تورکیا ڕێگەی داوە بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بەڵام هیچ گەرانتیەک نییە کەوا حکوومەتی عێراق داواکاری تر با بڵێن داوای تر ڕەفع دەکات ئەو جاریان بۆ ماوەی لە 2018 تاکو 2023 ئەو کاتێکەوە نەوتی هەرێمی کوردستان وەستا بۆ ئەمانە کۆمەڵێک داواکارینەکەوە حکوومەتی تورکیا هەیەتی کەی باشە دکتۆر هیمداد فەیساڵ پسپۆڕی یاسا و نەوت و گاز لە سۆرانەوە بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ ڕوونکردنەوەانە سوپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان